کاک مستەفا سڵاو لێ بێ بژی بە ساقا تەندروستی و چۆنە ئەو باشەنی بەڵام هەر وەکو کووردە لە سل بە ژێڕم چیتە کاک مستەفا وەڵاهی تەمەنە و نەخۆشیە و تا ئێستا 3000 قەسەر و باڵۆنیان بۆ کردووم ئیتر بە تایبەتی لە سەرما و ئەوانە وەزم زۆر خراپە نابێ هیلاک ببن نەخۆشی کاریگەری هەبووە لەسەر کارکردنێ لەسەر چی؟ کاری ونەری و ئەی چۆن نیەتی کەوت و نەخۆش نەخۆش ئیتر نە عەقڵ ئیشەکە نە ئیدراک ئیشەکە نە ئەوە ئیشەکە کاری نوێ بەنیازی چیت گویان کاری نوێ بەدەسەوەیە نەبەخوا نەوەڵا ئەمڕۆ سەردانی مامۆستانی مانگرتوو کردووە چۆن پاڵپشتیانەکەی وەکو نەرمەندێک جا دار و بەرد و دنیا تەیر و تویریش ئەو ئاژەڵ و هینانەی شاخەکانیش پشگیری ئەمانەکە نەک ئینسان یەک تۆ شعوری ئینسانێتی تیا بێت پڕ بەدڵ پشگیریانەکەن پڕ بەدڵ حەزەکەن ئاوەتەکانیان بێتە دی خۆ ئەو بۆ ئەمانە کە خۆیان بەخت کردو بۆ خۆیان نییە کەسیان سوال ناکەن و کەسیان بەڵام بۆ میلەتەکەیە میلەتەکەمان تیا چووە وەزعمان زۆر خراپە حکومڕانیەکمان هەیە لە هەموو دنیا شیوا خراپ نەبووە بەداخەوە کاربەدەستان و ئەوانەی کە ئێستا حکومڕانی کوردەکەن یەک تۆز بیر ناکەنەوە هەرچی شعور بڵێ نیانە مێشکیان تەحەجوری کردووە مێشکیان بۆ بە بەرد چۆن حکومڕانی وا بێت ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوە چین ڕۆژە پێش ئێنتیڤازەکە 24 ساعت کارەبامان هەبوو فەرمووی ئێستا سەیری وەزعەکە ئاو نییە نان نییە جادە نییە چی هەیە قەت بووە لە دنیا تۆ کرێکار ببێ کرێکاری پێ بکەیت ئیشی پێ بکەیت لە ئێوارۆ تا بەیانی بەرد و چە و لمی پێ سەرخە بۆ سەر حەوقاتێک ئێوارە بڵێ وەڵا پارە نییە مەعاش حەقی کرێکە بەمێ قەت ئەمە بووە لە دنیا بەس لە وڵاتانە بێت ئەنجا دوای ئەوە ئەمانە بیرکردنەوەیان نییە بۆ بیر لە هەر دوێنێ بوو کوڕی حافز ئەسەد وەکو ڕێوی گەڕملیشکان و ڕای کرد ئەو هەموو جەیش و ئەو هەموو قووە ئەو هەموو ئیستیخبارات و مخابرات و دار و بەرد چی نەبوو چەند وڵاتی گەورەی وەکو رووسیا و ئێران و کۆ لە پشتی بوون بەڵام بەرگەی یەک خوهای میلەتەکەی نەگرت دەبیر بکەنەوە بەس بزانن وەکو ماندێلا بژین وەکو غاندی بژین هەتایە بەشەریەت بەخت و شانازیان پێوەکە نەک دوای ئەوەی کە بمرن بڵێن قەبریان بۆ بگاتەم حەدە زۆر بەداخەوە هیوادارم کاربەدەستانی ئەم وڵاتە خۆشێک بێنەوە بە خۆیانە بێنەوە ناو میلەت هەموو عالەم لێیان بێزارە بەوە نابێ چەند کەسێکی ماساوچی و پولەکی بە دوایانەوەن و دەستیان بۆن بە ملیانە ئەشەد و بیلایان بۆکەن قسەیەوانە ناخوات کە ڕۆژی حساب هاتە پێشەوە کەس پشگیریان لێ ناکات هەتا زووە بە خۆیان نابێنەوە و وەزعی ئەم خەڵکە چاک بکەن با ئەوەنەی تر میلەت نەفرەت و نەعلەتیان نەکات